ئێستا ئەمریکا لە ڕاستیە ئێرانی چێوەیە کەم دەست و نینۆکەکانی بکرێت، دەست و قاچی بکرێت، دەست درێژیەکانی لە منتیقەکە بکشێنرێتەوە، ئەتۆمی نەمێنێ و لە ژێر ڕکێوی سیاسەتەکانی ئەمریکا بێ لە ناوچەکەدا وەکو هەر دەوڵەتێکی تر. ئەمریکا بۆ توانی لەگەڵ تاالبانە ڕێ بکەێ، خۆ تاالبان فقەدەوەی قبول کرد کە تیرۆر لە دژی ئەمریکا ناکا و نایەڵێ ڕووداوەکانی تاوەرەکان لە ئەفغانستانەوە دووبارە بێتەوە. هەموو ئیتیفاقەکانە و قبولی کەوایە ئەمریکا چێژی لەسەر ئەوەی مەلاگرن پەلاماری خۆپشاندان و ئێعدامەکە خۆ ئەمانە مەسەلەی نییە. هەچ ئایدۆلۆژی چیە بێ، هەچ جۆرێک گرانیدا ئەسەپێنە کۆماری ئیسلامی سەرکو دەکا، ئەمە بۆ ئەمریکا و حکوومەتی ترامپ گرنگ نییە. ئەوە گرنگە کە ئێرانێک بێ کە بتوانێت لە قاچەکانی پەیوەندیەکانی لەگەڵ سین و رووسیا ببڕێ، چێتە ژێر سایە و سێبەری سیاستەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە کەنار ئیسرائیلەوە ئارام دانیشێ. ئەوەی ئێران چەند ئەمە قبولەکە ئەمە پیشانەدا تا ئێستا قبولی نەکردووە، ئەوش مقاومە دەکات.